من سميع محمد شانۆکار من لە هەڵەبجە لە دایک بووم هەر لێرەش کاری شانۆیەکانم کردووە و لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم ئێمە خێزانێکی هونەرین حەز دەکەم ئەوە بزانن کە ئێستاکە لەم ڕێزلێنانە کاک فەرهەنگ و کاک سەرهەنگ بەڵام من دیاری بەهار ئاڵا براژنم تارە ئەمانە هەمومان شانۆکار بووین بۆیە حەز دەکەم ئەمە بڵێم لەبەرەی دایکم بە ڕەحمەت بێ کەسێک بوو کە پاڵپشتی هەمومانی گرت ئەو بوو کە هەمومانی پەروەردە کرد لەگەڵ باوکمان خێزانێکی هونەری بووین لە هەڵەبجە کارە هونەریەکانم لە هەڵەبجەوە دەستی پێکرد لە جگەرگۆشەکانەوە ساڵی هەشتا و چوومە پەیمانگای هونەرە جوانەکان دوایەوە ئیشەکانم هەر بەردەوام بوو ئەوە بوو کیمیایەکە بوو دوای کیمیایەکە گەڕامەوە هەڵەبجە لێرە چەندین کاری هونەریم کردووە لێرە چەندین شانۆگەریمان کرد هەتا ساڵی 96 دوای ئەوەش بەردەوام بۆ فێستیڤاڵەکانە هاتمەوە چونکە لە فێستیڤاڵەکانە هەم شانۆی و هەمیش پێشکەشکار بووم چەندین شانۆیم لە شوێنەکانە نمایش کردووە لە هەولێر لە دەربەنی خان شانازیەکەم کە تا ئێستاش بەردەوامم بێوچان بەردەوامیشە بووم بەڵام من ئەم 2 ساڵە کارەکانم نەتوانی لەبەرەوەی کە دەزانی دایک و باوک ناتوانی بیتەوە سەر درامایان شانۆ بەڵام دوایین کاریشم ساڵی 2020 لە کاتی کەرەنتینەکە هێشتا نمایش نەکراوە لەگەڵ مەستی فلیمایە و بەردەوام کارەکەم وەکو ئیشکردن لە ناو شارەکە وەکو ئافرەت بەڕاستی هەڵەبجە لە پێشەوە بووە ئەگەر لە پێش نەبووایە ئێمە کۆمەڵی ئافرەت نەمانەتوانی چ لە هەڵەبجەش و چ ئێستش لە سلێمانی و لە کوردستانە دیارین کە کاری هونەریمان کردووە من شانازیەکەم کە لەم شارە گەورە بووم بەهۆی ئەم شارەشەوە توانیومە کاری هونەری بکەم من ئێستا لەوێش کە لە هەموو شوێنێکاڵەن سەمیع هەڵەبجەیە زانم کە خەڵکی ئەم شارە خۆشەویستم ئافرەت لێرە بەڕاستی زۆر ئێستش بە ئێستشەوە کە پەیمانگای هونەر جوانەکانی لێ کاری زۆر جوانەکەن ئیشی زۆر جوانەکەن زۆر ئافرەتمان هەیە بەڕاستی زۆر حەزەکات لە بوارەکە ئیشەکە هەرچەند زۆریشی ئیشەکە بەڵام من لە ساڵی 90 باسەکەم کۆمەڵێک ئافرەت تەلەبە بوون خۆ مامۆستای شۆڕش بووین لێرە زۆرمان لەگەڵا بوو زۆر ئافرەتمان لەگەڵا بوو کاری هونەریان لەگەڵا کردین لەوانەیە بیلێم کەس بڕوانەکە نزیکی 50 ئافرەتە بووین ئیشمان کرد یعنی ئاهاتە ناویان نووسی بوو کە بەشداری لە کارەکانە بکەن بەڕاستی ئێمە شاری شەیدان شاری هونەرین شاری ئەدەبین شارێکە یعنی شانازیەکەین لە هەر کوێکەوتە هەڵەبجە هەمووی ئەزانێت کە هەڵەبجە شاری شاعرانە شاری دۆستانە شاری شانۆکار و هونەرە خەڵاتی تایبەتی بۆ خان بە هونەرمەندەکانی هێناوە بە سوپاس. دابینکردنی خەڵات بۆ کۆمەڵێک لە شانۆکاری دێرینی هەڵەبجە لە کچان و لە پیاوان کە لە سەردەمی پێش کیمیایەکە ڕۆڵی کاریگەریان هەبووە لە بەرەو پێشبردننی هونەر لەم شارەیە خۆتان نزانن هەڵەبجە شارێکی زیندوو بوو شارێک بوو کە لە ڕووی هونەرەوە لە ڕووی شانەوە لە هەموو ڕوانگەکانی ژیانەوە لە ڕووی سیاسیەوە زۆر کاریگەری هەبوو ئەتوانم بڵێم کێبڕکەی لەگەڵ هەرچەند شارێکی بچوو بوو بەڵام کێبڕکەی لەگەڵ شارە گەورەکانی عێراقا کرد و هەرگیز دوانەکەوتووە لە ڕۆڵە سیاسی و هونەری و ئەدەبی و کۆمەڵایەتیەکانی بۆیە لەو سەردەمانە بەڕاستی لە شوێنەکانی کە ئافرەت زۆر بەکەمی ئەچوونە سەر تەختەی شانەوە بەڵام لە هەڵەبجە توانم بڵێم سەردەمێکی زۆر زێڕین بوو بۆ ئەوەی کە ژنان خۆیان بە زیندە ینی ژن ئەچوە سەر تەختەی شانەوە من شانازیە کەمێکێکم لەو ئافرەتانی کە طبعا دوای خوشکەکەم خوشکان خان کە باوکم ئیزنی ئاین ئەچوینە سەر تەختەی شانەوە لەگەڵ هەموو ئۆبرا هونەرمەندانەمان کە ئەو کاتە لەسەر تەختەی شانەوە بوون ئەمە بۆ خۆی کاریگەری هەبوو لەبەرەوەی کە لە شارەکانی کە لە ڕاستیا پیاوان ڕۆڵی ژنیان ئەبینی بیریمێ لە 84 فێستیڤاڵی شانۆی کوردی کرا لە دوهۆک ئێمە وەک هەڵەبجە بەشداریمان کرد لەوێ دوو خەڵاتی یەکەمیمان وەرگرت یەکێک لە خەڵاتەکان وەکو دەقی شانۆیەکەمان گیانی یانۆرا بوو کە یەکەم بووین
بەڕێز یاسین قادر بەرزنجی دەرهێنانی کردبوو و خەڵاتی دووەم خەڵاتی یەکەم کچە تاقانەی ئەکتەر بوو کە لێ بەشداری کردبوو لە کۆی ئەو هەموو تیپانە ئەویش کە من بۆم ئەو خەڵاتە وەرگر و خەڵاتی باشترین نواندنیشم وەرگر لەوێ ئەمانە هەمووی کاریگەری هەبوو طبعاً لەسەر بەرەو پێشچوونی هونەر لەو سەردەمەیە لە هەڵەبجە.